لە 22 کە خستەخانەی افتتاح کرایە لە ماوەی 4 ساڵی 458 ملیۆن دینار 458 ملیۆن 31 دەفتەر ئەمە بە دەفتەر باشتر تێبگەین یارمەتی خەڵکی فەقیر درایە هەمووی ناوی هەیە لە چ تاریخەکی هاتیە و لە چ بە 6 پارەی درایتێ ئەمن مەسئولم لە داتای یعنی بە عشوایی قسەی ناکەم لەو 4 ساڵەی ئەو مەبلەغە پارەیە لە خەڵکی فەقیری هەولێر و دەوروبەری و هەتا هەیە لە سەمسەماڵ هەیە لە تەقتەق دێتن یعنی پارەکە یارمەتی ئەو خەڵکە فەقیرەی درایە بینە سەر ساڵی 25 بە تایبەتی هەر مانگەک بەزدان و سیتمان چەند نەخۆش هاتیە مەبلەغی چەند یارمەتی درایە مەسەن مانگی 154 نەخۆش بە 8 ملیۆنی مانگی ئاخری مانگی 12 276 نەخۆش بە 30 ملیۆن و قسوور لە ماوەی ئەو 12 مانگەی 193 ملیۆن دینار 193 ملیۆن دینار لۆ 1970 نەخۆشی بە ناو بە عنوان بە چ بە شەکلای مە هەیە کە 1970 نەخۆش هاتیتە بەشی خێرخوازی بە کۆی 193 ملیۆن دینار ئەمە یارمەتیمان دایتێ لە ڕێ ئەو وەرەقانەوە نزیکەی 13 دەفتەر یعنی مانجێ دەفتەرێک زیاترە ئەوەش پاڵپشتێکە دیسان ئەمە مرتاح نین کە ئەو خەڵکە پێویستی بە زیاترە یعنی ئەو نەخۆشە لەوانەیە ئەمە 110 یارمەتیماندابی هەیە 150 یارمەتیماندایە بەڵام خۆزگە بمانتوانێت لە زیاتی 193 ملیۆنی 500 ملیۆن یارمەتیماندابە لێ بەڕاستی داوا دەکەم یعنی ئەو خەڵکە لێ قەوماوی خۆمان ئەو خەڵکە کەم دەرامەتی خۆمان حقیقەتە کە واقعی ئێستامان ئەوای خەڵک پێویستی بە یارمەتیە و زۆرترین ئەو پارەی 193 ملیۆنە لە چ چووە لە عملیاتەکان 84 ملیۆن و نیو ئەمە یارمەتی 328 نەخۆشماندایە کە لە ماوەی لە 2025 تا 2025 عملیات کراینە ئەنی خەڵکەشی زیاتر عملیات کرایە بەس پێویستی بە یارمەتی نەبووە 328 نەخۆش هاتیتە لایمە بە کۆی مەزموعی 84 ملیۆن و نیو ئەمە یارمەتیماندایە تقریبا نزیک 6 دەفتەر وەکو لە دواوی دەرمانخانە کڕینی دەرمان نزیکە 700 نەخۆش بە 27 ملیۆن دینار ئەمە یارمەتیماندایە چکە بەڕاستی عملیات شتێکی زەروریە خەڵک ناچارە لێ ئەمەش هاوکاریمان زیاترە چکە پارەی عملیاتی زیاترە بەشەکانی دیکەش چەند تاقیگە بە هەمان شێوە بەشەکانی دیکە هەتا عیلاج تەبیعیمان هەیە لە خوددەس هەیە لە عینایە هەیە هەتا نازور خەڵکەکە ئیمکانیاتی نییە بە 6,000 دینار نازورەکەی بکاتن ئەمە لە هەر ئەوەچی بەشێک هاوکاری نەخۆشەکانمان کردیە جێی دڵخۆشیە بەڕاستی دیسان دەڵێمەوە جێی دڵخۆشیە کە الحەمدوللا ئەو خەڵکە بەهۆی هاوکاری بەڕێستانەوە بەهۆی هیممەت بەرزینگۆوە غەم و خەفەتی ئەو خەڵکەی سوگ بکرێتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی